ئەو پیاوەی لە کافتیریایەکەوە سەمای دەکرد هەوادارێکی زۆری هەبوو. تەوبەی یەکجاری کرد، پەشیمانی لە کردارەکانی پێشووی ڕاگەیاند. ئەو کاتەی سەردانی گۆڕی پێغەمبەری کرد و ردیخوای لەسەر بێت چی بەسەر هات. ئەو شوێنە ئاشکرا دەکات کە بە هیچ زۆرێک سەردانی ناکات. مام نەبەس ئەو پیاوەی لە ناو کافتیریاکانەوە پەرداغێک شەربات یاسینیەکی دەخستە سەرسەری و بەدەم گۆرانیەوە سەمای دەکرد و شەوانە سەدان کەس بۆ بینینی دەچوونە کافتیراکەی و هەوادارێکی زۆری هەبوو. لە تەمەنی 50 ساڵیدا تەوبەی کرد و وازی لەو خۆی پێشووی هێنا و گەشتی حەجی ئەنجامدا و ئێستا بە حاجی نەبەس بانگی دەکەن. حاجی نەبەس دەڵێت خۆی گەورە بانگیشتی ماڵەکەی خۆی کردم لە ڕەمەزانی ئەم ساڵدا سەفەری حەجی کردە قسمەتم. کاتێک چوومە مەکەی پیرۆز و بە دیداری گۆڕی پێغەمبەر شاد بووم. ئاستم بە خۆشی ژیان کرد و گۆڕانکاری لە ژیانمدا ڕوویدا. حاجی نەبەس دەڵێت زۆربەی شوێنیم جیهانە گەڕاوم، بەڵام هیچ شوێنێکی دنیا هێندی ئەم ڕێگا و زیارەتی پێغەمبەر دڵخۆشی نەکردم. وەکو خۆی دەڵێت ژیانی ئێستام زۆر لە ژیانی پێشووترم جیاوازە و ئێستا کەسێکی دیکەم و تاو ئارام و لەسەر خۆم. هەر شوێنێک دەنجی هەرا و گۆرانی لێبێت حەز ناکەم ڕووی تێ بکەم. بەردەوام هەوڵ دەدەم لەگەڵ خۆی گەورەدا بم و بیر لە ڕۆژانی ڕابردوو دەکەمەوە کە زۆر جیاوازە و لەو ڕۆژە خۆش و شیرانەی ئێستا تێدا دەژیم. دوای تەوبەکردنی حاجی نەبەس پەیامی بۆ گەنجان و هاوڕێکانی ئەوەیە کە ئەوڵی حەجکردن بدەن و تام و چێژی دیداری پێغەمبەر تاقی بکەنەوە، چونکە دوایە و دیدارە هەست بە خۆشی ژیان دەکەن.